ئۆتیزم ئەبێ بڵێن حاڵەت نەخۆشی نییە لەبەرەوەی نەخۆشی هەم هۆکارەکەی دیاریکراوە هەم چارەسەرەکەشی ینی تۆ گەر هەڵامەتێکت هەبێ بێگومان هۆکارەکە یاخود سەرمایە یاخود ڤایرۆسێکان شتێکی لەو بابەتەیە و چارەسەرەکەشی ئەوەیە یاخود دەرمان بەکارێنی یاخۆتە پارێزی لەو هۆکارانە بەڵام ئۆتیزم نەبە دیاریکراوی حاڵەتەکەی هۆکارەکەی دیاریکراوە نەچارەسەرەکەشی ئەکرێ بڵێن ڕاهێنان یاخود ژینگەیەکی سەلامەت لە ناو خێزانەکەیە ئەتوانێت ئەم ئاستە باش بکات بەرەو پێشی ببات چەند شتێک فێر ببێ لایەنی کۆمەڵایەتی باش ببێ پشت بە خۆبەستنی پاش ببێ چەند بابەتێکی کەی لایەنێکی کەی تەرکیز درەکردن ئەمانی بەرەو پێش بچێت بەس وەکو چارەسەری تەواوەتی ناتوانین لەبەرەوە ئۆتیزم حاڵەتە. بۆچی پێوترە گۆشەگیر یعنییان تەوحدی پێوترە بە عەرەبیەکەی؟ خۆی ئۆتیزم ئەگەر کورتی بکەن وشێکی یۆنانیە باشە و خۆشی بە گۆشەگیری زیاتر یەکێک لە نیشانە سەرەکیەکانی ئەوەیە کە پەیوەندی کۆمەڵایەتیان نییە ینی دایم گۆشەگیرە بووە لەناو خۆمانە زۆرتر وا ڕۆشتۆ ئەگەر کەسێک گۆشەگیر بە یەکسەر ئەوترێ ئۆتیزم. ئۆتیزم خۆی حاڵەتێکی شڵەژانی گەشە دەماریەکانە کە ئەمەش کارەکاتە سەر لایەنەکانی تێگەیشتن بیرکردنەوە دروستکردنی پەیوەندی لەگەڵ کەسانی تر ئۆتیزم جیاواز لە کەسانی تر جیهان ئەبینن ئەم جیاوازیەشیان وایان لێکا کە جیاواز ڕەفتار بکەن